هاوڕێیانی فستیڤاڵی کوردی فیلمی نیویۆرک ئەم کاتتان باش هەروەها کە ئاوەگادارن ئەمساڵ فستیڤاڵی کوردی فیلمی نیویۆرک لە ڕێگای ماڵپەڕی فیلم فریوەیەوە فیلمەکانتان وەرەگرێت. ئەگەر بڕۆنە سەر ماڵپەڕی فیلم فریوەی.com لێرەتوان بن بە ئەندام و نەتەنیا بۆ ئەم فستیڤاڵە بەڵکو فیلمەکەتان بۆ زۆر لە فستیڤاڵەکانی جیهان بنێرن کە کەڵک لەم پلاتفۆرمە وەرەگرن. بۆ بوون بە ئەندام بوون ئەتوانن سایناپ بکەن کە کلیکتان کردە سەر سایناپ دوو جۆر بوون بە ئەندام هەیە. یەک تەنیا لە ڕێگەی گوگڵەکەتانەوە کە ڕاستە ئەمە با بڵێن گرەی ئەدا بە گوگڵەکەتانەوە. دووهەمیشەوەی کە بڵێن حسێبێک بکەنەوە بە ئیمەیلەکەتان، ئەمەیان زۆر جار باشترە و زۆر کەس بڕاستی ئەم بڵێن جۆرە لە بوون بە ئەندام بوون هەڵەبژێرن. سایناپ وت ئیمەیل کە کردە بکەنە سەری، لێرە توانن ناوتان، پاشناوتان، ناونیشانی ئیمەیلەکەتان و پاسوەردێک هەڵبژێرن و دواتر لە بینی ئەم دوو با بڵێن هەڵبژاردەیە یەکەمینیان ئەڵێ کە من ئەمەوێ فیلمەکانم بنێرم بۆ فستیڤاڵ، دووهەمینیان ئەڵێ من فستیڤاڵم، کەواتە ئێمە یەکەمینیان هەڵەبژێرین و کرداکەینە سەر سایناپ وت ئیمەیل کە ببین بە ئەندام. دواتر کە بوون بە ئەندام تەبعاً ئەم لاپەڕەیە ئەبینن. ئێمە بۆ ئەوەی کە دەست بە ئەندام بوون بکەین پێویستمان بە پرۆژەیەکە و پرۆژەکەی ئێمە لێرە فیلمە، کەواتە جۆری پرۆژەکەمان کە فیلمە هەڵەبژێرین. ئەمەوێ بڵێم بۆ ئەوانەی کە بۆ نمونە ئەیانوێت سناریۆ یان با بڵێن موزیکەکان یان وێنە و VR کە ئەکا بە ڤەرچوەڵ ڕیاڵەتی، ئەگەر پرۆژەی واشتان هەیە بەڕاستی ئەم پلاتفۆرمە توانێ یارمەتی دەربێەوە. زۆر شوێن هەن لە جیهانە کە با بڵێن ئەو جۆرە پرۆژانش قبوڵەکەن و فستیڤاڵی لەو جۆرەش هەیە، بەڵام لێرە ئێمە فیلم ئەمانوێ بنێرین بۆ فستیڤاڵی کوردی فیلمی نیویۆرک، کەواتە ئەم بژاردەیە هەڵەبژێرین. لێرە ناوێکی فیلمەکەمان هەیە، تەبعاً ناوی فیلمەکە لێرە من وەکو تێست ئەنووسم، تەنیا ئەمەوێ بڵا بڵێن ئەمە ناوی فیلمەکەی من تێستە. لێرە ئەتوانم با بڵێن کورتە سیناپسسێکی بۆ دابنم کە ئەکا بە بڵێن کورتەیەک لە فیلمەکە لێرە ئەنووسرێ. ئەگەر ناوی فیلمەکەتان بە زمانی تر وەکو کوردی هەیە توان کردە بکەنە سەر ئەم چوارگۆشەیە و هەروەها ناوەکەی بە کوردی و کورتەکەشی بە کوردی لێرە بنووسن. لێرەمە ئەو کار ناکەین. ئەگەر فیلمەکەتان ماڵپەڕی تایبەتی هەیە، تویتری هەیە، فەیسبوکی هەیە، ئینستاگرامی هەیە، هەتوان لێرە داخڵیکەن. هەروەها دێنە خوارەوە ئەبینن کە لێراتوانن ناوی دەرهێنەر بنووسن. ئەگەر فیلمەکەتان زیاتر لە یەک دەرهێنەری هەیە ئەتوان لێرە ئادە پرسن لێ بدەن و کەسی دووهەم هەڵبژێرن. ئەمە هین نووسەرەکانە، ئەم بەشەهی بەرهەمهێنەرەکانە و هەروەها بەشداربووان ئان با بڵێن ئەکتەر و بەشداربوو ئەگەر بەڵگە فیلمە لێرە ئەنووسرێت. ئەتوانن هەروەها کردیت زیاد بکەن، واتە ئەگەر بۆ نمونە ئەتانەوێت سینەماتۆگرافەری فیلمەکەتان ناوی زیاد بکەن، ئەتوانن سینەماتۆگرافەر بنووسن، کردە بکەنە سەر ئۆکەی وە ئێستا بەشێکمان هەیە بۆ سینەماتۆگرافەر. لێرە باسی فیلمەکەیە، با بڵێن جۆری پرۆژەکەتان بەڵگە فیلمە، درێژە، کورتە. لێرە توانای چەند شت هەڵبژێری، بۆ نمونە ئەگەر من فیلمەکەمی خوێندکاریە، بەڵگە فیلمە و درێژە، ئەم سێ شت هەڵبژێرم تا زیاتر بڵێن ئەم وردەکاریانە پڕ بکەنەوە. زۆر باشترە لەبەرەوەی کە زۆر زانیاری ئەدەن بە فستیڤاڵەکان سەبارەت بە فیلمەکەتان و زۆر فستیڤاڵ بەڕاستی پێویستیان بەمانە هەیە کە بەر لەوەی کە فیلمەکەشتان تەماشا بکەن بزانن ئایا فیلمەکەی ئێوە بۆ ئەوان باشە یان نا. کەواتە تا پێتان نەکرێ ئەمانە پڕ بکەنەوە. لێرە ئەگەر لە بەشەیە ئەگەر فیلمەکەتان لە فستیڤاڵی ترا نیشاندراوە توان پڕی بکەنەوە و هەروەها ئەگەر کۆمپانیەک فیلمەکەتان بڵاوەکاتەوە، کەواتە کاتێک ئەمانەتان هەموو پڕ کردەوە ئەتوان سیف پراجێکت لێبن و پرۆژەکەتان با بڵێن سیفە بێ. لێرە مە هیچ لێرە توانن با بڵێن پرۆژەکەتان زیاد بکەن. ئەن ئەتوانن وەکو فایلێکی ڤیدیۆیی زیای بکەن بە وەبسایتەکە کە لێرە بێ و دواتر بنێردرێ بۆ فستیڤاڵەکان، یا
کە لێرە 10 گیگابایتتان با بڵێن پێەیە ئان ئەتوانن لینکێک با بڵێن زیاب بکەن و ئەگەر بەتایبەت لەسەر ڤێمیۆیە کەواتە پاسوەردی هەیە پاسوەردەکەشی لێرەدان و سیڤ لێ ئەدەن کە دواتر فستیڤاڵەکان ئەتوانن لەو ڕێگەوە تەماشای فیلمەکەتان بکەن ئەم بەشە بۆ پۆستەرەکەتانەکە زیایکەن ئەم بەشە ئەگەر با بڵێن ترێلەرتان هەیە هەروەها وێنەی فیلمەکە وێنەی دەرهێنەر کورتە ژیان نامەیەکی دەرهێنەر و ئەگەر نوچەیەک لەسەر فیلمەکەتان نووسراوە ئەتوانن لێرە زیایکەن هەموو ئەمانەتان کە کرد فیلمەکەتان ئامادەیە کە بینێرن بۆ فستیڤاڵ دوایەوە کە ئەمانەتان ئەنجامدا ئەڕۆنە سەر براوز فستیڤالز لێرە ئەنووسین نیویۆرک کردش فیلم فستیڤال کرداکەمە سەری دووهەمینیان هەروواکە بین یا کردش فیلم فستیڤالە کرداکەمە ئێرە و ئەمە لاپەڕەی فستیڤاڵی کوردی فیلمی نیویۆرکە لێرە ددلاینەکان واتە کاتی ناردن کاتی وەڵام وەرگرتن کاتی فستیڤاڵەکە هەموو ئەمانە بینن تا 1 مانگی جوڵای ساڵی 2024 کات هەیە بۆ ناردنی فیلمەکانتان و لێرە یاساکانە تکایە بە وردی ئەم یاسایانە بخوێنەوە هەروواکە ئەزانن یەکێک لە مەرجەکان ئەوەیە کە فیلمەکەتان با بڵێن ژێرنووسی ئینگلیزی هەبێت ئێوە خاوەنی فیلمەکەتان بن واتە مافی یاسایی فیلمەکە هی ئێوە بێ و کۆمەڵێک شتی ورد کە بێ بەڕاستی بە وردی بخوێندرێتەوە ئەمانەتان خوێندەوە زانیتان باشە فیلمەکەی من ئەتوانێت بەشدار ببێ کاتە جۆری فیلمەکەشتان هەڵەبژێرن بۆ نمونە کورتی چیرۆکیە درێژی چیرۆکیە بەڵگە فیلمی کورتە بەڵگە فیلمی درێژە خوێندکاریە یان ئەنیمەیشنە من بۆ نمونە وازانم تست ئەوەی کە دامنا کورتێکی بەڵگە فیلمە کە کلکرتەی لەسەرەکەم نووسراوە کە بە بەلاشە واتە هیچ پارەیەک نادەن بۆ بەشداریکردن لەم فستیڤاڵە و کردەکەنە سەر سابمێت ناو کە کردەتان کردە سەر سابمێت ناو لێرە ئەبێ فیلمەکەتان هەڵبژێرن من تێستم هەڵبژارد کەواتە ئەگەر فیلمی تریش هەیە بۆ نمونە ئەتوان چەند فیلمتان هەبێت چەند پرۆژەتان لەسەر فیلم فریوەی هەبێ من تێستم هەڵبژارد ڕاستە بەڵگە فیلمێکی کورتە و بە بەلاشە لێرە سێ هەڵبژاردەم هەیە ئایا بڵین دەرهێنەرەکە کووردە و فیلمەکە لەسەر کووردە دەرهێنەرەکە کووردە بەڵام فیلمەکە لەسەر کورد نییە و دەرهێنەرەکە کورد نییە بەڵام فیلمەکە لەسەر کووردە کەواتە ئەم سێ شێوە فیلمە ئەتوانن بەشدار ببن لە فستیڤاڵی فیلمی کوردی نیویۆرکە لە فیلمەکەی منە دەرهێنەر کووردە و فیلمەکەش کوردیە با بڵین یان لەسەر کووردەکانە کەواتە من ئەم بژاردەیە هەڵەبژێرم و دوو هەڵبژاردەم هەیە ئەگەر ئەمەیە بینێرم بۆ چەند فستیڤاڵ بەڵام دواتر ئەمەوێ هەمویان بنێرم تەنیا خەمە با بڵێن چند تاکەمەوە یان لێرە ئەڵێن چرخەکەمەوە ئەگەر بمێ زیایکەم بەڵام بن ئێستا ئەمەوێ تەنیا بینێرم بۆ فستیڤاڵی فیلمی کوردی نیویۆرک و لە 100% بزانم کە گەشتۆتە دەستی فستیڤاڵ کەواتە کرداکەمە سەر add to cart and check out کە کردەم کردە سەری دێمە لاپەڕی آخر فیلمەکەم ناوی تێستە با بڵێن داکیومنتری کورتە و بێ بەرامبەرەیان بەلاشە دێمە خوارەوە کرداکەمە سەر complete order و فیلمەکە ئەنێرم هیوادارم ئەم توتۆریاڵەتان بەدڵ بوو بێ و بەکاری بێنن چاوەڕوانین فیلمەکانتان ببینین دەم باش